سلااوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک بەهۆی تەقینەوەی مین لە بانا، هەڕەشەی سپای پاسداران لە خەڵکی مەهاباد بۆ پێشوازیکردن لە ئیبراهیم ڕەیسی، ناڕوونی چارەنووسی حسین محمودپور لە زیندانی نەغەدا، درێژەی دروشمنووسینی لاوانی ئازادیخواز لە چەند زانکۆی ئێران، کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی برلین بۆ بەرزڕاگرتنی یادی ئارمیتا گەراوان، کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر غەزا و گیان لە دەستانی 128 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە نێپاڵ. درێژەی هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک بەهۆی تەقینەوەی مین لە بانا ڕۆژی سێشەممە 19 مانگی خەزەڵوەر کۆڵبەرێکی مێرمێنداڵ بە ناوی شەهرام ئەمینی لە کاتی کۆڵبەری لە سنووری هەنگەژاڵی بانا بەهۆی تەقینەوەی مین بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز، شەهرام ئەمینی تەمەن 17 ساڵ و خەڵکی شاری سەقز لە کاتی کۆڵبەری لە سنووری هەنگەژاڵی بانا بە سەختی بریندار و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی تەورێز کراوە. بەپێی زانیاریەکان باری تەندروستی شەهرام باش نییە و ئەگەری هەیە قاچێکی ببڕنەوە. هەڕەشەی سپای پاسداران لە خەڵکی مەهاباد بۆ پێشوازیکردن لە ئیبراهیم ڕەیسی. لە دوو ڕۆژی ڕابردوودا سپای پاسداران لە ڕێگەی کورتەنامەوە هەڕەشەی لە خەڵکی مەهاباد کردووە کە خۆیان بۆ مەراسمی پێشوازیکردن لە ئیبراهیم ڕەیسی ئامادە بکەن. بەوتەی هاوڵاتیان سپای پاسداران نامەی بۆ قوتابیان، خوێندکاران، کاسبکاران و تەنانەت کارمەندانی دەوڵەتی و نظامیش نردووە تاکو بە زۆرەملێ لە مەراسمی پێشوازیکردن لە ئیبراهیمی ڕەیسیدا بەشدار بن. بەپێی زانیاریەکان ئیبراهیم ڕەیسی کە چەند ڕۆژی ڕابردوو بۆ پارێزگای کوردستان سەفەری کردووە بڕیارە بە زوویی سەردانی مەهاباد و پارێزگای ئازەربایجانی غەربی بکات. هەر بەو هۆیەوە ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم دەیانەوێت خەڵک بترسێنن تاکو لەو مەراسمە حکوومەتیەدا بەشداری بکەن. ناڕوونی چارەنووسی حوسین محمودپور لە زیندانی نەغەدا. بەپێی راپۆرتەکان چارەنووسی بەندکراوێکی خەڵکی گوندی گەرگوڵی خوارووی سەر بەش پیرانشار بە ناوی حوسین محمودپور پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی 24 گەلاوێژی ئەم ساڵ هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کرد سەر ماڵی حوسین محمودپور و ناوبراویان بە توندوتیژی دەست بەسەر و بۆ گرتوخانە ئیتلاعات لە زیندانی نەغەدە گواستوەتەوە. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاو پێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. گیان لە دەستانی دوو هاوڵاتی لە ڕووداوێکی هاتۆچۆ لە محوەری بۆکان سەقز. ڕۆژی هەینی 12 مانگی خەزەڵوەر بەهۆی پێکدادانی نێوان دوو ئۆتۆمبیل لە جادەی نێوان سەقز بۆکان دوو هاوڵاتی دەست بەجێ گیانیان لەدەستە. بەپێی راپۆرتەکان ڕووداوەکە لە نێوان دوو ئۆتۆمبیلی سەمەند و بار هەڵگرێکدا ڕوویدا و دوو سەرنشینی سواریەکە دەست بەجێ گیانیان لەدەستاوە. نەبوونی ئیمەنی جادەیی، خراپی ڕێگەوبان و نائستانداربوونی ئۆتۆمبیلەکانی بەرهەمی نێوخۆیی سەرەکی ترین هۆکارەکانی چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی ڕووداوی هاتۆچۆن لە ئێران. درێژەی دروشمنووسینی لاوانی ئازادیخواز لە چەند زانکۆی ئێران. لاوانی شۆڕژگێر لە چەند زانکۆی ئێران بۆ بەرزڕاگرتنی یادی ئارمیتا گەراوان دیواری زانکۆکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشان. بەپێی راپۆرتەکان کچان و کوڕانی ئازادیخواز لە شارەکانی ئیسفەهان، تاران، عێراق، تەبریز و مەشهەد بۆ بەرزڕاگرتنی یادی ئارمیتا گەراوەند و بەرزڕاگرتنی یادی تەواوی گیانبەخکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی با بڵاوکردنەوەی چەند وێنە لە ئارمیتا و نووسینی دروشمی دژ بە حکوومەت دیواری زانکۆکانیان نەخشاند و ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە جنایەتەکانی ڕژیمی ئیسلامی نیشاندا. گیان لە دەستانی دوو کرێکار لە شارەکانی نەیشابور و مازەندەران. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا دوو کرێکار لە شارەکانی نەیشابور و مازەندەران بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانیان لەدەستا.
بەپێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 45 ساڵ بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزایی 50 متر بۆ ناو بیرێک بە سەختی بریندار بوو لە کاتی گواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستا. لەلایەکی دیکەوە کرێکارێکی تەمەن 28 ساڵ لە پارێزگای مازەندەران بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە کاتی کارکردندا بەهۆی بەرگرتوویەوە گیانی لەدەستا. شایانی باساکە ساڵانە لە شارەکانی ئێران بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە کاتی کارکردندا زیاتر لە چەندین هەزار کرێکار گیانیان لەدەست دەدەن. گیان لەدەستانی سوختبەرێک لە جادەی زاهدان خاش. ڕۆژی هەینی 12 مانگی خەزەڵوەر سوختبەرێکی بەلوچ بەهۆی ڕووداوی هاتۆچۆ لە جادەی زاهدان خاش گیانی لەدەستا. بە پێی زانیاریەکان ئۆتۆمبیلی سوختبەرێکی بەلوچ لە نزیکی گوندی مەنزەل ئاباد لە جادەی نێوان زاهدان بۆ خاش تووشی ڕووداوی هاتوچوو بوو و ئاگری گرتووە. بە وتەی چالاکانی بەلوچ هەوڵەکان بۆ ڕزگارکردنی شۆفێری ئۆتۆمبیلەکە بێ ئاکام بووە و ئەو سوختبەرە لە نێو ئاگردا سوتاوە. گواستنەوەی دوو بەندکراوی بەلوچ بۆ زیندانی زاهدان. ڕۆژی هەینی 12 مانگی خەزەڵوەر دوو بەندکراوی بەلوچ بۆ زیندانی ناوەندی شاری زاهدان گوازرانەوە. بە پێی راپۆرتەکان سعید علی زەهید تەمەن 25 ساڵ و ئیسماعیل علی زەهید تەمەن 29 ساڵ لا ڕۆژی پێنجشەممە 11 مانگی خەزەڵوەری 1402 لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بە تۆمەتی پەیوەندی بە مادە هۆشبەرەکان لەلایەن دادگای زابولەوە بە ئێجام مەحکوم کراون. ئەو دوو بەندکراوە ڕۆژی هەینی 12 خەزەڵوەر بۆ جێبەجێکردنی حکومەکەیان بۆ زیندانی تاکەکەسی زاهدان گوازرانەوە و ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا حکومەکەیان جێبەجێ بکرێت. کۆبوونەوەی ئێرانیانی دانیشتووی بەرلین بۆ بەرزڕاگرتنی یادی ئارمیتا گەراوان. ڕۆژی هەینی 12 مانگی خەزەڵوەر ئێرانیانی دانیشتووی بەرلین بۆ بەرزڕاگرتنی یادی ئارمیتا گەراوان کۆبوونەوەیەکیان بەڕێوەبرد. کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و مافی مرۆڤ لە شاری بەرلینی ئاڵمان با کۆبوونەوە لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوەندیان شەرمەزار کرد و خوازیاری محاکمەی بەرپرسانی جنایەتکاری ڕژیم بوون. شایانی باسا ئارمیتا گەراوان تەمەن 16 ساڵ و دانیشتووی شاری تاران لە 9 مانگی ڕێزبەری ساڵی 1402 بەهۆی پابەند نەبوون با حیجابی ئیجباری لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە سەختی ئەشکەنجە و چووە کۆما و دوای تێپەڕکردنی 28 ڕۆژ گیانی لەدەستە و مەراسمی ناشتنی تەرمەکەی لە گۆڕستانی بەهەشدارای تاران بە بەشداری بەرینی خاڵک بەڕێوەچوو. کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ئەرتشی ئیسرائیل ڕۆژی هەینی 12 خەزەڵوەری 1402 هێرشی ئاسمانی کرسەر چەند نەخۆشخانە لە کەرتی غەزە و بەهۆیەوە دەیان کەس کوژرا و بریندار بوون. بە پێی راپۆرتەکان فڕۆکەکانی ئیسرائیل ئامبوڵانسەکانی گواستنەوەی بریندارەکانیان لە نزیک نەخۆشخانەی شەفا کردووەتە ئامانج و بەهۆیەوە 15 کەس گیانیان لەدەستا و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها دەوروبەری نەخۆشخانەکانی ئەندۆنێزی و قودس لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە بە چڕی بردومان کرا و لەو هێرشەشدا چەندین کەس کوژران و بریندار بوون. لەلایەکی دیکەوە ئەرتشی ئیسرائیل هێرشی کرد سەر لایەنگرانی حەماس لە کەرانەی باختەری و پاش شەڕێکی قورس 6 فلستینی گیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار کران. جێگەی ئاماژەیەکە فڕۆکەکانی ئیسرائیل هاوکات لەگەڵ قسەکانی حەسەن نەسرۆڵڵا باشووری لۆبنانیان کردوەتە ئامانج و لا وەڵامی موشکبارانی شارەکانی ئیسرائیل لەلایەن ئەو گروپەوە بنکەکانی حیزبۆڵڵایان بردومان کردووە و چەندین ئەنجامی ئەو گروپە کوژراوە. گیان لەدەستانی 128 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە نێپاڵ. بەیانی ڕۆژی شەممە 13 مانگی خەزەڵوەر بوومەلەرزەیەک وڵاتی نێپاڵی هەژاند و بەهۆیەوە 128 کەس بوونە قوربانی و بە سەدان کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان بوومەلەرزەیەک بە بەهێزی 6 پلەی ڕیشتر لە ناوچەی جاجارکۆت بە 109,000 جەمعیەت ڕوویدا و بەهۆیەوە 128 کەس گیانیان لەدەستا و سەدان کەسی دیکەش بریندار بوون. بەهۆی شاخاویبوونی ناوچەکە گەیاندنی یارمەتی بە لێقۆماوانی ئەو ڕووداوە زۆر سەختە و چەندین دوا لەرزەش کاری ڕێکخراوەکانی فریاکەوتنی بەتایبەت لە گوندەکان سەختتر کردوەتەوە. ماڵاوایی ژیانی دایە نزاکات وەلەتپور دایکی دوو هاوڕێی گیان بەخکردووی کۆمەڵە لە شاری سەقز.
بەداخ و پەژارێکی زۆر گرانەوە. دایە نزاکەت وەلەتپور ڕۆژی پێنجشەممە 11 خەزەڵوەری 1402 هەتاوی لە تەمەنی 87 ساڵیدا لە شاری سەقز ماڵاوایی لە ژیان کرد. تەرمی دایە نزاکەت بۆ بەشداری جەماوەرێکی زۆر لە ئاوای لەگزی شوێنی لەدایکبوونی ئەسپەردەی خاکرا. دایە نزاکەت دایکی دوو تێکۆشەر و دوو پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە هاوڕێیان ڕەسوڵ و حەسەن ئاخرخۆب بوو کە لە پێناو ئازادی و بەرابەری و دژ بە سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی ئازیزیان لە ڕیزەکانی کۆمەڵەدا بەخت کرد. دایە نزاکەت یەکێک لە هەزاران دایکی قارەمان و خۆڕاگری بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان بوو کە خەمی قورسی لە دەستدانی جگەرگۆشەکانی لە کۆڵ گرت، بەڵام هەرگیز ورەی وەکو کێو لە دەست نەدا و سەری بەرزی بۆ قاتڵانی ڕۆڵەکانی دارانەوان. لە ناخی دڵمانەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە سەرخۆشی گەرممان پێشکەش بە بنەماڵە کە سوکار و ئازیزانی دایە نزاکەت و خەڵکی تێکۆشەری شاری سەقز و ئاوایی لەگزی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی دایە نزاکەت و هەموو دایکان و باوکانی جگەر سوتا و خۆڕاگر و سەربەرزی شۆڕشی ئازادی خوازانەی کوردستان بەرز و بەڕێز بێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد.